تو ناومان بس ئەو کورەنای گرتبوو نازام کراون بوو ئەوەی ئەو یا کورەنا بوو جعفەرجان جاوەڵام خۆ حەزەکەم بزای منیش گرتم بەڕەڵام کرد خوا بەس باسی کۆتری شینکاکەم کۆنراوشت نییە کاک ئەحمەد کۆتری شینکەی گرتبوو نەکورەنا بەڕڵام کرد بەڵام کاک جعفەر بڕوا بکەن زۆری لاک بووە الحەمدولیلا سوپاس بۆ خۆی گەورە کاکە جعفەر نەخۆشیەکەی پەڕان و هاتەوە ناومان جارێککە منی وای تەندروستێکی باش بۆ کاکە جعفەر وڵی منیش بۆ خۆم کاک جعفەرجان تۆ خۆ تەلەفۆنە بۆ کرد ماگاو لێ بوو منیش گرتم بەڵام بەڕاستی من نامێ بمرم ئەم بارە کۆمەڵە مۆعیدم ماوە دوو سەیران هەیە بێ سەری لێ بم نامێ بمرم بەخۆ ئەبڕۆ هەمووانەی گرین ئەرە بە قورعان جا لەسەر قسەی کاکسیڤەریش کاک ئەحمە ئەمەیان هێمەوە سەر وەلەو جدیاتی نییە بەرنامەی من بەڵام کاک ئەحمە من زۆر بەجددی مایسا لە احترامی کتایبەتیم بۆ تۆی مامۆسای عەزیز و خۆشەویست کۆمەڵی خەڵک بەڕاستی ینی کۆمیدیان هەر ناشرین کردووە بەڕاستی یعنی شتە ناو یوتیوبەوە شتە ناو فەیسبوک و سۆشیال میدیایە کۆمەڵە شتە بینی وەڵی من بەڕاستی بێز دەکەمەوە کە کۆمیدیاوانیات حەزەکەی جارە پەیوەندیەکە هیچ مەڵێ وابزان گوێرە نەبوو زۆر خۆش بەڵێ ئەچمەلای پەیوەندیشی کا خۆ کاک ئەحمە نایڵێ بەخوا ئەچمەلای پەیوەندیشی کا کاک ئەحمە خۆشناوەتی پەیامنێری خۆبەخشی ڕادیۆی میلی گەڕیان لاولێر من چاو ماجەکەم ئەحمە خۆشناوەتی ینی خۆم بە خۆش نایە بە قوربانی ئەم کاک ئەحمەوە بم بەس بە خۆشناوی یاخوا سەلامەت بی کاک ئەحمە خۆشناو دەستخۆشی بەردەمەکە لێ دەکەم بخێراتنی کاک ئەحمەدی عەزیز دەکەم بە قوربانم کاک ئەحمە جوان ئەی دەنگمان چۆنە لای تۆ وەڵڵاهی کاک عومەر جارجارە دەنگت قەتع دەبێت ئەوە خەتای ئەوەیە کە نییە سپۆنسەری کاکە دەزا بکەن تا 5-6 بورجدانێ بەو قورعانە بە سپۆنسەری بکەن ئەم کارمەندانەی لێرە عەدناناوە یەکی بورجێ بخەینە سەر پشتی خۆمان و بیگەڕێنی بە شارە بەس بۆی دەنگمان بڕوە قوربانی دەشتان ساغ بە یاخوا ئەی چی هەیە بۆ کاک ئەحمە کاک عومەر نزیکی 20 تەلەفۆنم کرد تا تەلەفۆنەکە وەرگیرە باس بۆ خوای گەورەی ینی پەیوەندی هەیە ئەوە خۆشەویستی کاک ئەحمە ڕەوفە خۆتان بەڕێزم قوربانی والله کاک عومەر شتێک هەیە ینی بەڕاستی دیاردێژی زۆر ناشید نستا پەیدا بوو ینی ئەگەر تۆ بەرنامەیەک پێشکەش دەکەی ینی کۆمەڵێک زنێ فرۆشێ زنێو دەدا لە کۆمێدی ینی ئەگەر مەلایەکە هەروە هونەرمەندێکە هەروە شاعیرەکە هەروە مامۆستایەکە هەروە ینی بەڕاستی دیاردێژی زۆر ناشیرنە کاک ئەحمە جان من دایم لێرە و لێوێ قسەم کردووە لە زۆر جار ڕوونکردنەوە متووە یعنی تۆ سەیریکە ئەم خەڵکە ڕێزی تایبەتیم هەیە بۆ هەموو بیسەران و بۆ هەموو بینەران یعنی سەیریکە من هاتووم بەبێ هیچ موچەیەک ئیسام کاک ئەحمەوەی تۆی بینی هاتووە بەبێ ئەوەی هیچ بە سیارەی خۆی هاتووە منم خۆبەخش یەک بەیەکی هاتووە لەم ڕادیۆیە ئیسا من حالیان شڵپەمێ لە عەرەقا حەزەکەم ئەها تکاکە خوا گای لێ ئەوە تا قۆڵم تکاکە ئەنجا ئەمەنە ئارەقم کردووە